هەنگاوەکانی حکوومەت بۆ تەواوکردنی پرۆژە یاسای چاکسازی و ناردنی بۆ پەرلەمان زۆر خاوە. پەرلەمانیش تا ئێستا لەسەر ئەو پرسە بێدەنگە و فشاری جددی لەسەر حکوومەت دروست نەکردووە بۆ ئەوەی هەنگاوەکانی خێراتر بکات و پرۆژەکە بگەێنێتە بنبەست. بە بۆچوونی ئەو پەرلەمانتارەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ململانەی پارتی و یەکێتی لەسەر پرۆژە یاساکە هۆکاری سەرەکیە بۆ نەناردنی بۆ پەرلەمانی کوردستان. ئەو دەشڵێت ئەو دوو هێزە نێتی چاکسازیان نییە. بۆیە ئەو ویستە ئەو پرسە بەڕاستی زۆر زعیف بووە لێستادا خەڵکانێکی دیاریکراون ئەو پرسی چاکسازیان ڕەت کردوتەوە و ناتوانن چۆن وڵامی هاوڵاتیان بدەنەوە وڵامی ئەو خەڵکە بدەن کە داوای چاکسازی دەکاو کە بەڵێن چاکسازیان داوە بەداخەوە ئەو ڕۆکە هیچ وڵامیان نییەوە. ئێمەش بێدەنگ نابین، ئێمە دەمانەوێت تەدریجیان کارەکانمان بەڕێوە بین ئەگەرنا لە بایکۆتکردنە لە پرسیارکردنە لە داواکردن و هەر ڕێکارێکی یاسایی هەبێ دێگرینە بەر پرسی کەمکردنەوەی دەرماڵەی فەرمانبەران و بڕین و کەمکردنەوەی موچەی پلە باڵەکانی سەربازی و بندیوارەکان خاڵی ناکۆچی نێوان یەکێتی و پارتیە لە سەر پرۆژە یاساکە. پەرلەمانتارێکی فراکسیۆنی سەوزیش دەڵێت ئەگەر ئەو پرۆژەیە ببێتە هۆکارێک بۆ بڕینی دەرماڵەی فەرمانبەران لە هۆڵی پەرلەمان دەنجی پێنادەن. تا ئێستا بڵێ نەگەشتۆتە بنبەست ئەوەی کە کۆتایی بێت هەموو مادەبورگەکانی تەواو بکرێ، هەڵبەتە هەر هۆکارەکەشی ئەوەیە کە ناتۆتە پەرلەمان. بۆیە ئێستا هەرچی بڵین ڕەنگە زوو بێ، بەڵام ئەگەر لە کاتی هاتنی بۆ شێوازە بێن بۆ ئەوەی کە ئاماژەم پێدا بڕینی دەرماڵی ئەو سێکترانەی تێدا بێتە سەورەکەم زۆربەی پەرلەمانتاران دژی بن. فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان پێچەوانەی زۆربەی فراکسیۆنەکانی تری پەرلەمان پەلەی نییە بۆ تێپەڕاندنی پرۆژە یاسای چاکسازی. پەرلەمانتارێکی ئەو فراکسیۆنەش دەڵێت پرۆژە یاسای چاکسازی پرۆژەیەکی زۆر وردە، پێویستی بەکاتە بۆیە نابێت پەلەی تێدا بکرێت. بە تەکید پرۆژەیەکی زۆر وردە و تۆ دەست بۆ کۆمەڵێک شتەبەی یعنی کۆمەڵێک گەندەڵی ئەبەی لای ئەبەی لەم وڵاتە کۆمەڵێک چاکسازی بنەڕەتی ئەەکەی ئەمە هەروە ئاسان نییە، یعنی پرۆژەیەکی هەروە دووەرەقەی نووسراو نییە تۆ بنووسیت و ئیمزایەکی لەسەر بکەیت و بڕوە، ئەمە تەبعیاتی هەیە شتی لێ ئەکەوێتەوە و هەن احتیمال هەیە هەندێک خەڵکیش ناڕازی بکە هەندێک لایەن ناڕازی بکە، ئەمانە بۆ خۆی ئەبێ بە وردەکاری زیاترەوە پشتنای بۆ ئەوەی تۆ ئەو مدەتە زۆرەی کە تقریباً لە 5 ساڵی ڕابردوو نەتوانرا ئەو چاکسازیە بکە، ئەوە ساڵێکیش لە پەرلەمان ڕۆژ لەم خولە ئەو مدەتە زۆرە چاوەڕێت کردووە شتێکی باش و پوخت بکەیلەوە باشترە شتێکی کرچ و کاڵ و هەروە بڕات و دوایش ناوی هەر ناوی چاکسازی بێ. لە بەردەم ئەم پەرلەمانە بەڕێزە دەستکەوتی خەبات و قوربانیدانی گەلەکەمانە متمانەمان پێبەخشرا و سوێندی یاساییمان خوارد. لە کاتی سوێند خواردنی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت و خوێندنەوەی کارنامەی کابینەکەی ڕایگەیاند یەکێک لەو پرۆژانەی کە لەم کابینەیەدا بە زووترین کات بە گرنگیەوە کاری لەسەر دەکەن و زیندوی دەکەنەوە پرۆژە یاسای چاکسازی موچەیە، بەڵام تا ئێستا زیاتر لە 3 مانگ بەسەر تەمەنی کابینەی نوێم تێدەپەڕێت. حکوومەت پرۆژەکەی بۆ پەرلەمان نەناردووە و پەرلەمانیش هیچ هەڵوێستێکی نییە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.